لیارەکانی هەفتەی 27 خولی ئەستێرەکانی عێراق و لەسەر یاریگای کەربەلای نێودەوڵەتی دهۆک بووە میوانی خاوەن ماڵ. یاریەکە تا خولەکی 24 ڕووداوێکی گرنگی بەخۆیەوە نەبینی. هیران ئازاد گۆڵێکی نایابی بۆ هەڵۆکانی چیاکان تۆمار کردو یانەکەی بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست، بەڵام یاریدەدەری ناوبشوێن بە بیانی ئۆفسایدۆ ڕەتی کردەوە. دوای گەڕانەوە بۆ ڤار دەرکەوت گۆڵەکە دروستە و ناوبشوان بۆ دهۆکی ئەژمار کرد. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم کەربەلای خاوەن ماڵ بەم هێرشە وەڵامی دهۆکیەکانی دایەوە. محەممەد ساڵحی گۆڵپارێز پارێزگاری لە گۆڵەکەی کرد. لا نیوەی دۆم کەربەلا بە دوای گۆڵ یەکسانی لە یاریەکەدا دەگەڕا. لا خولەکی 55 محەممەد ئەو تاڕای کۆدیڤواری تۆماری کرد، بەڵام جارێکی دیکە یاریدەدەری ناوبشوێن بە بیانی ئۆفسایدەوە ڕەتی کردەوە. دوای گەڕانەوە بۆ ڤار ناوبژوان بۆی دەرکەوت، گۆڵەکە دروستەوە بۆ کەربەلای ئەژمار کرد. لا خولەکی 65 ناوبژوان نورۆ سۆلی لە یانەی دهۆک بە کارتی سوور کردە دەرەوە لە یاریەکە. پاڵەپەستوویەکی تەواو کەوتە سەر گۆڵی هەڵۆکانی چیاکان بۆ کەمکردنەوەی ئەف شارانی لەسەر گۆڵی تیپەکەیەتی. ئەحمەد خەلەف چەند گۆڕانکاریەکی لا پێکاتەکەی کردو و شێوازی یاریکردنی بۆ هێرشبەری گۆڕی. ڕێباز ڕەحیم خەریک بوو هاوکێشە یاریەکە پێچەوانە بکاتەوە. تۆپەکەی بە نزیک ستونەوە چوە دەرەوە. کەربەلا دەرفەتێکی ئاسانی لە پێش بوو بە گۆڵی دووەم بگات لە دەستیدا. لە هێرشێکی هەڵگەڕاوەش دولفەقار یونس چی نەما بوو یاریەکە بە سەرکەوتنی دهۆک تەواو بکات. ستون ڕێگر بوو لە بەردەمی، هەر بۆ یاریەکە بە یەکسانی گۆڵێک بۆ هەلایەکیان کۆتایی هات. بەم شێوەیە دهۆک لە خانەی شەشەمی ڕیزبەندی مایەوە بە کۆکردنەوەی چولێ خاڵ. کەربەلاش بە 26 خاڵ لە خانەی چواردەی ڕیزبەندی دەبیندرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام.